یەکی شەش ڕۆژی جیهانی منداڵانە لە سەرتانسەری جیهان بەم بوونەوە لە ڕۆژی جیهانی منداڵاندا لە پارکی شانەدەری شاری هەولێر مەراسیمێک ئەنجامدرا. ڕێست لە منداڵانی ئامادەبووی مەراسیمەکە گیرە. لە مەراسیمەکەدا دیاری و خەڵاتیان بەسەر منداڵانی ئەو پێشمەرگانەی کە لە شەڕی دژی چەکدارانی داعش گیانی خۆیان لەدەستداوە دابەش کرا. وەک لایەنی پەیوەندیداریش ئاماژەی بۆ کرد کە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێکخراوەکانی تایبەت مەوافی منداڵان زیاتر هاوکار بن بۆ ئەرک و ماف و پاراستنی مافی منداڵان لە هەرێمی کوردستاندا. لە بەرامبەریشدا منداڵانی ئامادەبوو دڵخۆشی خۆیان دەربڕی بەم ڕۆژە و ڕێزگرتن لێیان. پیرۆزبای لە منداڵانی کوردستان دەکەم بۆ ڕۆژی یەکی شەش بەڕاستی زۆر خۆشە ڕۆژێکی خاستان لە منداڵە شەهیدەکان پیرۆزبای لە دایک و باوکیشمەکەم بە ڕۆژە ئێستاش پێک و عەزمان لێ گۆرانیەک بووین. پێنووس من هۆگری پێنووسم بەیبی باش بەردەنووسم بۆ خزمەتی گەلاکەم کاتی بۆ تەرخان دەکەم دڵسۆزی هەموو خەڵکم بۆ هەمووان بەکەڵکم مامۆستا فێری کردم بە هەنووس فێری ژیری کردم ئەوەی لە پێنووسدا گەنجینەی گشتنیایە. پیرۆزبای منداڵەکان دوم زۆر خۆشە پیرۆزبای منداڵەکان دەکەم سپاسی دایک و باوکەکان دەکەم کە منیان هێناوەتە ئێرە. ئێمە پێشمەرگەی هەتەماوی دەژین نیشتیمان ئازاد دەکەی نەخۆی مژین ئێمە کوردین نابەزین جەنگاوەرین نابەزین ئێمە کوردین نەخۆشەرین نابەزین نابەزین و نابەزین و نابەزین. لە مەراسیمەکەدا کە بەرپرسانی سیاسی و ئیداری هەرێمی کوردستان ئامادەبوون ڕایانگەیاند دەبێت هەمویان جگە لە ئەرکەکەی خۆیان هاوکار و هەماهەنگ بن بۆ ئەوەی بتوانن هەندێک لە ئازار و ماینەتەکانی منداڵان کەم بکەنەوە بە تایبەتیش ئەو منداڵانەی کە باوکەکانیان پێشمەرگە بوون و لە پێناو نیشتیمان گیانی خۆیان بەخت کردووە بۆیە پێویستە لەم بارەیەوە پاڵپشتی خانەوادەکانیشان بکرێت. خانەوادەی شەهید محەممەد ئەمڕۆ یەکی شەشە ڕۆژی منداڵان لە جیهان هەروەها منداڵانی کوردستانیش لە پارکی شانەدەری شاری هەولێر کۆبوونەتەوە و ئاهەنگێکیان بۆ ڕەقساوە تێدا دیاریان بەسەر دابەش کراوە. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر.